بەشێک لە دانیشتوانی ناحیەی کەورگۆسک لە سنووری قەزای خەبات بەهۆی بێکاری و کەموکوڕی لە پێشکەشکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکانی ژیانیان خۆپیشاندانیان ئەنجامدا. ئەوان دەڵێن ڕۆژانە 5 کاتژمێر کارەبامان هەیە و ئاوی خواردنەوەشمان وەکو پێویست نییە. نەوع کارەبایەکمان هەبوو تەوقیتەکەی دیار بوو، سەعات 9 دەهاتەوە هەتا 12، سەعات 5 دەهاتەوە هەتا 1 ئەو کارەبای ئێستا هەموو بیتە 5 سەعات و نیو. 5 سەعات و نیو کارەبا دەدرێتە مافی سەبیلی چ فی سەبیلی ئەوەی ئەوڵا کاکم ئاوی دابین کردێ لۆ هەولێرێ باشە دەکرێت تەلەفۆن لۆ مدیری کارەبا کرێ دەڵێ وەڵا دەم مێگاوات لە بەڕانەتی بڕایە درایتە ئەو محەتە ئەو سێ محەتەی کەورگۆسک و سەیبیران و گاینز ئاو لە بەمە نمایە ئەوەندە زێ هەیە ئەوەندەشیان لەمە بڕی خوا ڕەحمی کردی ئەوانە هاتیە هیچکەتیان دروست کردێ تەڕاتیان دروست نەکردیە هەر بە هیچکەتیان دروست کردیە ئاومانە ڕێگاوبانمانە کارەبامانە تعین بوونی ئێستا 2 مەسفالێ لە معمەر شیشەکە و کەورگۆس مەسفای ئاوەیە تعیمان ناکە ئێوە ئاویشتانی ئاویشمانی کارە باشمان ئێستا لە بن معمەر شیشین مالمان لە بن معمەر شیشە کارەبامان نییە ئاومان نییە ئەگە بە بیدۆخمانین بەخۆم دەخنچێنە تێنان. سەرەڕای ناڕەزاییان لە نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکان دانیشتوانی ناحیەی کەورگۆسک دەڵێن چەندین پرۆژە و کارگا لە ناوچەکەیاندا هەن بەڵام گەنجانی ئەو سنوورە لەو پرۆژانە دانەمەزراون و بێکارن و ڕێگاوبانی سنوورەکەش خراپە. داواکاریمانەوەیە ئەمە چەند کۆمپانیاک لێرانەنە ئەو کۆمپانیانە خەلکی لە دەرەوە دەینن هەر لە دەرەوەی هەرێم دەینن هەم لە شارەکانیش دەینن لێرە ئیشان پێ دەکەن و وەکو کارمەند گوندەکەمان لێرەیە بەڕاستی تاسویرش بکە ئەو دووکەلەی مەعمەل شیش و ئەو بێئاوی ئەو مەعمەلە یعنی ئەمەی هەرەسان کردیە بە یەکجاری ئەو دووکەلی مەعمەل شیش تێدەگەی کاکە خێرە ئەتو نەفەری گوندی تعین ناکەی دووکەلەکە لومەیە خوشەکەش لە بووانە و لە بۆ خەرکی دەرەوەیە. خۆپیشاندەرانی ناحیەی کەورگۆسک مۆڵەتی 3 ڕۆژیان بۆ لایەنی پەیوەندیدار دیاری کردووە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان با پێچەوانەشەوە بەنیازن جارێکی تریش شەقامەکە بگرن و خۆپیشاندان دەست پێ بکەنەوە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، کەورگۆسک.